پەیمانی قەسری شیرین لە ساڵ 1639 دوای 15 ساڵ شەڕ دوای 15 ساڵ شەڕ لە بینی شای سەفەوی و سوڵتان مورادا بەسترا یەکێ لەو کەسانەی کە بەڵێن سەفیری گەورەی سەفەوی محەممەد قولی خان لەگەڵ سارۆخانە ئیتفاقیەکان برد و بردیانەوە بۆ مرات سوڵتان مراد کە ئیمزایکە پەیمانەکە ڕسمی حدود بوو ڕسمی حدودی بینی عوسمانیەکان و سەفەویەکان بوو بینی دەوڵەتی تورکیا و دابەشکردنەوە بوو مەسەلەن بەسرا و بەغا و ویلایەتی شارە زۆر کە هەموو کوردستانی باشوور دەگرێتەوە درا بە عوسمانیەکان لە بەرامبەرە جۆرجیا و ئەرمینیاوانە درا بە سەفەویەکان ئەمە نزیکەی 150 ساڵ درێژەی کێشا بۆ زانیاری تۆ لە بینی دەوڵەتی سەفەوی و دەوڵەتی عوسمانیە لە ساڵی 1555 تا ساڵی 1970 زیاتر لە 18 پەیماننامە بەستراوە و هەمووشی دوای تووشی کێشە و بێشە بۆتەوە ئەو سەردەمە بەڵین دۆخی فراوانخوازی تورکەکان عوسمانیەکان زۆر بوو لە بەرامبەریشە سەفەویەکانیش لە بەردەم ئەوەیە بوون بەداخێکی زۆرەوە یەکێک لە قوربانیەکانی ئەو پەیماننامە کە بە درێژایی مێژووی پەیماننامەکانی نێوان دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی سەفەوی کورد قوربانیەکە بوو یەکێک بوو لە قوربانیەکان لەو پەیماننامەیشە بۆ دیاریکردنەوەی ڕسمی حدود بۆ دیاریکردنەوەی سنووری نێوانیان کورتکرایە قوربانی پەیمانەکە کێشەی نێوان زیاتر لە 1236 کیلۆمەتر زەویە یعنی شوێنێکی زۆر فراوانە یعنی تەسەورەکەی بۆ نمونە با بڵین وا داینین ئەگەر لە بەسرەوە دەست پێ بکەیت تا ئەگاتە زاخۆ لەوە درێژترە ئەو مەسافەی کە پەیمانەکەی یا کێشەی نێوان ئەم دوو دەوڵەتە بووە کە وەگوتم بەردەوام کێشەی گەورە نەک کێشەی گەورە لە بینیانە بووە هەندێک جار لەو نامانەیە کە خوێنیتەوە کە ئەو سوڵتانەکانی عوسمانی بۆ سەفەویەکانیان ناردووە یا سەفەویەکان بۆیان ناردووە ئەوەندەی قسەی سارد و سووک تایە ئەوەندەی جنێ و تایە بۆ یەکتر مەسەلەن جنێوی بە ژن و خوشک و دایکی یەکتر تایە یعنی شتێکە ئەمە بە حساب سوڵتانەوانە بەڵام کە هاتوونە شەڕەکەشیان لەسەر حسابی کورد کردووە شەڕیان لەسەر حسابی کورد بوو ڕێکەوتیشیان لەسەر حسابیەوە بوو کە کورد بێتە قوربانی تایە نەک لە قەسری شیرین ئێمە پێش قەسری شیرینیش لە شەڕی چاڵدێران زۆربەی زۆری ئەوانەی کە شەڕەکەیان کردووە کوردەکان بوونە کوردە جەلالیەکان و هۆزەکانی و ناوچەیە شەڕیان بۆ عوسمانیەکان و سەفەویەکان کردووە کورد یەکێک لە مشکلەکانی کوردەوەیە لە بینی دەوڵەتی عوسمانی و سەفەویە ئەوەندەی دوای مەزهەب و دین کەوتەوە ئەوەندە دوای نەتەوە نەکەوتووە یعنی گرفتی ئەو کوردەوە بووە کە سوننە بووە دوای عوسمانیەکان کەوتەوە سێرکە لە ناو سلێمانیە مەولانا خالیدی نەقشبەندی کە پیاوێکی منەوەری کوردە پیاوێکی گەورەش بووە زۆر گەورە بووە هەموو جارێک بە دەروێشەکان و بە خەلیفەکانی وتووە لەخوا بپارێنەوە کە سوڵتانی عوسمانی بپارێزێ مەحوی شاعیر کە لە بەرامبەر کۆمەڵە شاعیری تر زۆر ڕەخنیان لە عوسمانی گرتووە مەسەلەن تۆسێک کە سالم لە جوابی نامەکەیە بۆ نالێڵێ ڕۆمی ئەوەندەش و من لە شەخصیش دەخاز دەرەر نەگەرەوە باسیەوە کە نالی پرسیاری خانەقا کاڵەکە کە خانەقەکە وەک جاران نەماوە کە فەقێتیا بوو کە دەرسی تیا خوێنێتە پڕ لە جێشی لەندەهور جێشێک کە هەموو شتێکی وێران کردووە سەربازی عوسمانی تیا بووە طبعا مەحوی بەعکسی ئەمەوە مەحوی وەسفی عوسمانیەکانەکە لە یەکێ لە شێعرەکانیە بەهینەڵێ بە وێنانیان ئەڵێڵێەوە بە ئەسکەندەرم وتمەوە کێ وای لە سوپاکەی تۆ کرد وتیەوە سوڵتان عەبدولحەمیدی گەورە و نازانم چی و شتانە گرفتی کوردەوەیە ئاوا دابەش بۆ شیعەکەی یا بەشێکی زۆر لە سوننەکەشی کە نزیک بۆ لە سەفەویەکانەوە تەسەوری وا بۆ خەباتەکەی گرێدا لەوە لەگەڵەوە بەشێکیشی دابەش بۆ سەر بەداخەوە زۆر جار ئەم دابەشبوونەوەی کردووە کە شەڕی یەکتر بکەن دوژمنەکانیش نەیانێشتۆ نەتەوە دروست بێ دوژمنەکان نەتەوەی کوردیان ئاوا پارچە کردووە وەک هۆز وەک خێڵ وەک بنەماڵە نەیانێشتووە چۆنی سەدا بەشکراین 4 پارچەین لە پارچەکانیشە زۆر جار عەشرەتەکان خۆ لە هەڵبژاردنەکانی پێشووی باکوورە بەشێک لە عەشرەتەکان یارمەتی باڵین ئاکەپەیانەدا دژی هەدەپە ئەمە زۆر جار لە شوێنەکانی تژداوە ئەمە یەکێک لە گرفتانەیە کە نەتەوە دروست نەبووە و دوژمن خواستی بۆ نەتەوە دروست نەبێ و لە بەرامبەرەوەشە خۆشمان ئامادەیمانتیانە بۆ نەتەوە دروست بێ ئێستاش باسی ئەو ڕسماکرێتەوە ئێستا ئەو حدودەی کاتی خۆی لە ساڵی 1639 بۆ ئێران دیاریکراوە تقریبا مەچۆ بۆ جۆرجیاری بینیا بەڵام بەشێکی خۆی وەک خۆی ماوەتەوە ئەم دی وەک خۆی ماوەتەوە ئێستا عوسمانیەکان بە شکلی نوێ بە ناوی نوێ لەژێر پەرچەمی ئەردۆغان و ئاکەپەیە هاتوون
هاتون قسە لەسەر جارێتی ڕسمی حدود دەکەنەوە باسی ئەوەکەن کە باسی فراوان خوازیەکەنەوەە ڕێگری لەمە بۆی ئەمە دروست نەبێ قسەیەکی باو هەیەڵێ بۆی کە تۆ باشتر بی هەموو ئەو خراپانە مەکە کە ئەوەی پێش تۆ کردوێتی بەس خراپەکان مەکە تۆ توانی ئیشی باش بکەیت ڕێگری لەو خەونەی کە دەوڵەتی عوسمانی یا بڵین ئاکەپە و ئەردۆغان هەیەیانەکە من هیوادارم ئەردۆغان تەمەنی کورتە بێت تەمەنی سیاسی و داردانی کورتە بێت زۆر نزیکەی سەر ناوخۆیان زۆر تووشی کێشەی گەورە بووە یاهی ئەو خەونەی کە عەرەب و فراوانخوازی عەرەب هەیەتی یا فارزەیەتی ڕێگری لەمە تەنیا یەکبوونی کوردە تەنیا یەک جار کورد یەک بێ کورد بیر بکاتەوە کە نەتەوەیە کورد بیر بکاتەوە کە ئەوێ بچێتە مێژووەوە کورد بیر بکاتەوە کە پێویستی بەوەیە ئیتر قوربانی نەدا قوربانی بۆەوە نەدات کە هەموو جارێ دووبارە بێتەوە مەسەڵەن ئێمە بە درێژایی مێژوو قوربانیمان داوە مەسەڵەن بۆ نمونە تۆسێکە یەزدیەکان لە مێژووی خۆیانە 74 جار ئەنفال کراون کوردستانی باشوور هەروە کوردستانی باکوور هەروە لە دەرسیم ئەو کاتێک کە قەتڵعامی ئەرمەنەکرێ بە چەند ساڵە دوایەوە قەتڵعامی کوردی شەکری قەتڵعامی عەلەویەکانەکرێ قەتڵعامی شیعاکرێ قەتڵعامی لە حەلەب لە هەندێک ڕیوایە بازەوە کە لە حەلەب لە عەلەویەکان بەشێک سێ چوار ڕیوایە یەکێڵێ 50,000 یەکێڵێن 100,000 یەکێڵێن 200,000 کەس 200,000 کەس ناودراوە لە ماوەی ئەنفالە باشە ئەمە ئەگەر یەک بین ئەگەر ئەفرین و زاخۆ و چەمچەماڵ و سلێمانی و ئامەد و مەهاباد دریک بۆ بکەن لەگەڵ مەڵین لەگەڵ خەونی ئەوان خوریای ئەوان ئازاری ئەوان یەک ئازارە من بڕواکەم بە گژە و ستەمکاریاچینەوە